سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم ساڵ پرۆسەی دابەشکردنی نەوتی ماڵان زووتر دەستی پێکردووە لەوەکو ئامادەکاریەک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ وەرزی زستان لەسەر پرۆسەی دابەشکردنی نەوت و نرخی بنزین لەگەڵ ئەمیر سەلیم بەڕێوەبەری نەوت و کانزاکانی ئیدارەی سۆران گفتوگۆکەین کە ئێستا لەگەڵمانە. کاکەمیر، پرۆسەی دابەشکردنی نەوت بە فەرمی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەستی پێکردووە؟ بەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان سپاس بۆ ئێوە. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە یەکەم ڕۆژی دابەشکردنی نەوتی سپیە بەسەر هاوڵاتیان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ئەو مەبەستەش ئەمڕۆ لە قەزای چۆمان وەکو تەواوی ساڵەکانی ڕابردوو کە لە ناوچەی باڵەکەتی لە قەزای چۆمانەوە سەرەتا دەست بە دابەشکردنی نەو دەکرێت نەو دابەش دەکرێت و بۆ ئەمڕۆ نزیکەی 380 خێزان سوودمەندە بن لە وەرگرتنی نەوت. بەگشتی چەند خێزان لە ئیدارەی سۆران سوودمەندە بن لەوە؟ بەڵێ نزیکەی 88,000 خێزانمان هەیە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە بەسەر 6 قەزادا دابەش کراون. لە قەزای چۆمان نزیکەی 9,000 خێزانمان هەیە لە قەزای چۆمان دەست بە دابەشکردن کراوە لە هەمان کاتدا لە هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا لە قەزای سیدەکانش بە هەمان شێوە ڕۆژی شەم و یەکشەم نەوتیان بۆ دەچوو دابەش دەکرێتن. هاوڵاتی گلەی هێرێ نرخەکەی بەرزە 104,000 ئەو نرخە چۆن دیاری کراوە؟ ئایا نەوتی پاڵپشتیکراوی حکوومەتی هەرێمی شەیە حکوومەتی ناوەن؟ ڕاستە بێگومان منیش هەر هاوڵاتیەکەم وەکو ئەوان بۆ هەمومان نرخ بەڵێ لە چاو ئەو وەزعی کە هەیە 104,000 دینار لەوانەیە نرخێکی زۆر بێتن. بەڵام باوەڕ بکەن ئەگەر ئەو نەوتەی پاڵپشتکراوە بێگومان ئەو نەوتە پاڵپشتکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر ئەو نەوتە نێت بەسەر هاوڵاتیان دابەش نەکرێ زۆر زۆر گران دەبێت. ئێمە دەبینین تەنها لەو 15 ڕۆژەی ڕابردوو نزیکەی نەوت لە بازاڕەکان 20,000 دینار گران بووە. بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە گرانبوون پێویستە حکوومەت نەوت بینیتە ناو بازار. حکوومەت بەو سعرێک کە هێناتی هەرەوەندەی لە توانایدا بووە کە پاڵپشتکراوە بێت و لە ئایندە ئەگەر هەر نەوتێکی تر بێتن بۆ نمونە ساڵەکانی ڕابردوو کە لە بەغدا ئەوانە هاتە بە سعرێکی کەمتر بێتمان ئەمیش دابەش دەکرێت چکە جیاوازە لەگەر ئەو نەوتە. پێویستە نەوت بێتە ناو بازار بە سعرێکی پاڵپشتکراوە بڕیاردرا بەو نرخە بێت کەمتر بەو نرخە لە توانای حکوومەتدا نەبوو و ئێمە وەکو بەڕێوەبەراتیەکان تەنها جێبەجێکاری ئەمری سەروی خۆمانین کە دابەشکردنە. کوالیتیەکەی چۆنە؟ پشکنینتان بۆ کردووەکەوە هاوڵاتی لێ دڵنیا بێت؟ بێگومان تاوەکو دەگاتە هاوڵاتی سێجار پشکنینی بۆ دەکرێت. بچووکترین مەشاکیلی نەوت هەبێت قابلی قبول نییە نە لە کۆمپانیای گواستنەوە نە لە خەزان نە لە سایق نە لە ئەو مقاولەی کە گواستنەوەی وەرگرتووە. هاوڵاتیان دەبی لەگەڵ ئێمە لیژ نەبن لەسەر ئەو بابەتە لە شێوازی عەدادیان لە شێوازی تێکردنیان لە هەر شوێنێک ئەگەر گلەی هەبی پێویستە ئاگادارمان بکەنەوە چکە بە هیچ شێوەیەک لتر یاخود کوالیتی قابلی قبول نییە لە هیچ کەسێکە. من داوایەک لە جەنابت دەکەم ئەوڕۆ بڕۆ نرخی نەوت بزانە چەندە و هەفتێکی دیش بڕۆ بزانە چەندە. ئەوە هۆکارێکە ئەو دابەشکردنە بۆ ئەوەی نرخ دابەزرێ. هەمومان دەزانین سەرمای ئێمە بە بەرمیلێکی نەوت چارەسەر ناکرێت. هیچ هاوڵاتیەکی ئێمە هیچ خانەوادەیەکی ئێمە نییە زیاتر لە چەند بەرمیل نەوتێک نەسووتێنی لە زستاندا بۆ نمونە. بەڵام ئەو نەوتێک کە دێت نزیکەی 100 ملیۆن لیتر داخلی ناو کوردستان دەبێت و بەسەر هاوڵاتیان دابەش دەکرێت. ئەوە کاریگەری زۆر لەسەر نرخ دەبێت. هەروەک لە ساڵی پار بینیمان لە سەرەتای پاییز بە 175,000 ئێمە بۆ ماڵی خۆمان کڕی پارساڵ لە چلەی زستان نەوت دابەزی بۆ 140,000 ئەوانە. هۆکار چ بوو؟ هۆکار ئەو نەوتە بوو کە حکوومەتی هەرێم پاڵپشتی کرد و بەسەر هاوڵاتیان دابەش کرد.